لجنەی ئاسایش و بەرگری هەیە لە پەرلەمانی عێراقیە. ئەندامێکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق دەڵێت داوایان کردو هێزەکانی پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان تۆکمە بکرێن. لە سنووری قەندیلەوە تا حاجی کەریم شکور ئەندامی پەرلەمانی عێراق سەرسوڕمانی خۆی نیشان دەدات سەبارەت باگەری بڵاوبوونەوەی هێزی فیدراڵی لە سنوورەکانی هەرێم و ڕەتی دەکاتەوە کە هێز ڕێکەوتنێکی لەو جۆرە کرابێت. من نازانم تێناگەم لەو قسانەی کە ئەکرێەوە یان نردنی هێزی بڵێن ئیتیحادی فیدرالی بۆ ئەو ناوچانە شتیوان نییە و تایسە لە لژنەی ئەمن و دیفاعش ئەوانە باس نەکراوە. ئەوەی هەیە ئێمە سێلی وامان هەیە سەر بە پاسەوانی سنوورە داوا کراوە ئەو سێلی وایە بەهێز بکرێ ژمارەیان زیاد بکرێ ئەگەر بکرێ لیوای تر تەشکیل بکرێ چەک و تەقەمەنی ئەوانەیەنە باش بکرێ. ئێمە قسەمان لەسەرەوە نەکردو قسە لەسەرەوە نەکراوە هیچیش پێویست ناکە و ئێمە وەکو هەرێمێک کە بڵین هەرێمێکی لە دەوڵەتێکی ئیتیحادی فیدرالی کە ناوی عێراقە لە دەستوریشە هاتووە پاراستنی سنوور و ئەوانە لە بڵین اختصاسی دەوڵەتە ئیتیحادیەکەی بەڵام بەپی ئەوەی کە لە لیواکانی پاسەوانی سنوور و منطقە یەکمان هەیە ئێمە ئەوانە پاسەوانی سنوورن قسە لەسەر هاتنی هێزی تر نەکراوە بۆ پاراستنی سنوور. پەرلەمانتارەکەی عێراق ئاشکرای دەکات لە هەرێمی کوردستان سێ لیوای پاسەوانی سنوور هەیە ئەگەر بێت و تۆکمە بکرێن هیچ بەهانەیەک لە بەردەم جموجۆڵی وڵاتان لە سنوورەکانی هەرێم نامێنێت. ئەگەر ئەو هێزانە ژمارەیان تەواو بێ ژمارەیان باش بێ بچنەوە خاڵی سفر لە سنوور ئێمە ئەتوانین ئەو بەیانەوەی کە وڵاتانی دەوروبەر هەیەە وە قسە لەسەرەوەکەن گوایە خەڵک دزەکاتە ناو خاچی ئەوان لە هەرێمی کوردستانەوە ئێمە ئەو هێزەی خۆمانە کە ئەفرادەکانی زۆربەی زۆری کووردە بتوانێت سەیتەرەی ئەو سنوورە بکە و نەیەڵێ خەڵک دزە بکە ئەو کێشانەیە باشواش کۆتای پێدێت. شتیوانیە هێزی فیدرالی بێتەوە تەنها ئەوەی کە هەیە وەکووتمان پاراستنی سنوور ئەوە لە اختصاصی دەوڵەتی ئیتیحادیە لە نظامی فیدرالیە و ئەو پاراستنەش لیوای پاسەوانی سنوور ئەی پارێزە لەوە بۆ لاو هیچ شتێکی تر نییە. ئەندامەکەی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق دووپاتی دەکاتەوە بەپێی دەستوری هەمیشەی عێراق پاراستنی سنوورەکان ئەرکی هێزە فیدراڵیەکانە دەشڵی هەرێمی کوردستانیش بەپێی دەستور بەشێکە لە حکوومەتی فیدراڵ و بەهێزکردنی لیوەکانی پاسەوانی سنوور لە هەرێم زامن دەبێ بۆ نەمانی بەهانەیەک لە پێش جموجۆڵی وڵاتان لە سنوورەکان. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.